بەیاننامەی ناڕەزایی زانایانی ئاینی ئیسلامی پیرۆز لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان لەسەر قەتڵ و عام و جینۆسایدی موسڵمانان لە میانمار. بەڕێزان ڕایگشتی نوێنەری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی، قولسنخانەکان، دەستگای ڕاگەیاندن بەو پەڕینی گەڕانیەوە گوێبیست و بینەری ئەو دەست درێژیە تاوانکارانیە و پێشێلکاریە مەترسیدارانە بووین کە دەسەڵاتدارانی فەرمانڕەوا لە میانمار پێی هەڵدەستن دەرحەق بە برا موسڵمانەکانی ڕۆهینگا لە کوشتن و سوتاندن و دەرکردن و وێرانکردن بە بەرچاوی کۆمەڵگای نێودەوڵەتی و هەموو جیهان. ئێمەی زانایانی ئاینی ئیسلامی پیرۆز لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی عێراق زۆر بەتوندی ناڕەزایی دەردەبڕین و ئەو دەست درێژیە ناڕەوایانە و ڕێوشوێنەستەم کارانە ڕیسوا دەکەین و بە پێشێلکاریەکی ئابروبەرانەی دادەنین بۆ یاسا و بەڵێن نامە نێودەوڵەتیەکان و بانگەشەکارانی دیموکراسی و بناماکانی مافی مرۆڤ و ئازادی و کەرامەتی ئینسان.